هەرتەنها بەرنامە ناوچەکەی ئێران نییە بوو بێتە ماین نیگەرانی کۆمەڵگەی نێونەتەوەیی بەرامبەر ڕەفتارەکانی تاران. نیگەرانیە زیاترەکەی ئەمریکا و وڵاتانی تریش بە بەریتانیاشەوە هەیەە سەبارەت بە جموجۆلی زۆرەکانی ئێرانە بۆ ناسەقامگەری لە ناوچەکەدا. لە ئێستادا سێ وڵاتی ئەوروپایی کە واژۆیان لەسەر ڕێکەوتنە ناوچەکەی ئێرانە دەستیان کردووە بە گۆڕانکاری لەو میکانیزمە تایبەتەی بۆ ئێران دانرابوو، وەک دەڵێن بەهۆی ئەو پێشێلکاریانەی ئێران لە ڕێکەوتنە ناوچەکەیدا دەیکا. ئێران بەردەوام لەم چەند هەفتەیە و مانگەی ڕابردوو ڕاگەیاندووە وابەستەی مەرجەکانی ڕێکەوتنەکە نابێت و ئەمە کێشەکەیە ناکرێت بەبێ وەڵام و چارەسەر جێی بهێڵین. یەکێتی ئەوروپاش جەخت دەکاتەوە لەوەی هەنگاوی ئەو سێ وڵاتە بە مەبەستی دۆزینەوەی ڕێگەیەکە تا ئێران وابەستەی ڕێکەوتنەکە بێت. هەڵوێستی یەکێتی ئەوروپا ڕوونە بەبێ ئەم ڕێکەوتنە ئامرازێکی گرنگی ڕێگەگرتنی نێونەتەوەی لە بڵاو بوونەوەی چەکی ناوچی و هەروەهاش بەشداریکردن لە ئاسایشی ناوچەکەدا لەدەست دەدەین. بەهۆی ڕەفتارەکانی ئێران و پێشێلکاریەکانی دەیکات پێدەچێ هەروە بێ و ئەوروپاییەکان زیاتر لە دەوری سیاسەتی بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ترامپ کۆ ببنەوە. چاکە ئەگەر ئێمە دەستبەرداری بین با جێگرەوەیکی بۆ دابنێین با سەوداکەی ترامپ بکەینە جێگرەوەی. دوا بە دوای کشانەوەی لە ڕێکەوتنە ناوچیەکە ئەمریکا سیاسەتی بەرزترین ئاستی فشاری بەرامبەر ئێران گرتە بەر. ئێرانیەکانیش نکوڕی لە کاریگەری سزاکان ناکەن و ئەوروپاییەکانیش بە بەشێک لەو سزایانە ناودێر دەکەن. ئابووریمان دووچاری زیان بۆتەوە بەبێەوەی هەڵی ئێران بێت. لەم 2 ساڵی ڕابردوودا سەدان ملیارد دلارمان زەرەر لێکەوتووە. ئایا زیانەکانمان دەدەنەوە؟ ئەگەر دەماندنەوە وا دڵنیایی دەدەم هەرچیەکمان کردووە پێچەوانەی دەکەینەوە و بەبێ بوونی تارمایی هیچ گومانێک. ئەم ڕۆژەی ئێران بۆ تەمایی بێزاری و ناڕزایی زۆری گەلانی ئێران، بەڵام سیاسەتی سەرکوتکردن لای ڕژێمی ئێران تەنها وەڵامێکە بۆ داواکاریەکانی خەڵک. ڕژێمی ئێران مێژوویەکی دوور و درێژی هەیە کە لە هەر شوێنێکدا مەترسی کەوتبێتە سەر ئەوە سەرکەوتکردنێکی سەرسەختانەی بەکارێناوە. جا پێویستە چاوەڕوان بین و بزانین ئەم شەپۆلی ناڕازیە بەسەر هەموو ئەو هەڕەشانەدا زاڵ دەبێت. بەلای هەندێک چاودێریشەوە گەلانی ئێران کەوتونەتە ناو بەرداشی دوو سیاسەتەوە، وەک دەڵێن هەردووچیان بە زیان شکاونەتەوە بەسەر گەلانی ئێراندا. ئێرانیەکان وا هەز دەکەن گیریان خواردووە لە نێوان ئەمریکای شەڕخواز و هەروەها سەرکوتکاریەکانی کۆماری ئیسلامی ئێراندا و ئەو دوو حکومەتە بەڕاستی بیر لە خەڵکی ئێران ناکەنەوە. سەرۆک ترامپ لە پۆستێکی تویتەردا پشتیوانی خۆی بۆ خۆپیشاندەرانی ئێران ڕاگەیاندووە و هەروەها ئاگاهیشی داوە بە تاران کە نەکەوێتە کۆمەڵکوژی خۆپیشاندەرانی داوای ژیانێکی باشتر دەکەن.